بەناوی خوای بەخشندەی میهرەبان ئەمڕۆ لە خاکی پیرۆزی کوردستان ئەوتین لە هەورامان بەهەشتی کوردستان کە ناوچەیەکی کولتوری زۆر کۆنە و ئازان تەنها لە هەورامانە شێوە کولتوریە جوانە کە لە بیناسازی و لە کولتور و کەلەپۆری خۆی لە منتیقەیان مابێت. ئێمە لە هەورامان ئەوتین لە دێی باخەکۆن دێی باخەکۆن و تا لە بناری شاخی شرام لە پاڵمانایە لەم دیویشمانەوە شاخی هەورامانە کە بە بەرزایی هەموو ناوچەی شارەزووری دێوە دیارە. دێی باخەکۆن ناوچەیەکی مێژووی زۆر کۆنە لە دەوری ئەم دێیە کۆمەڵی قەڵا هەیە وەکو قەڵای سیا لە خوارەوە و قەڵای زیێڕین لە خوارترەوە. لەم شاخانە ئەشکەوتی دەستکردی زۆری تایە کە هەندێک پلیکانەی دەستکردی بۆ کراوە بۆ ناوە بەڵام ئێمە نازانین کە بۆ سەدەمێ ئەگەڕێتەوە. هەر لێرە بە بۆریچەی زۆر کۆن کراوە کە ئاوەکانی پێئاڕە بۆ شوێنی کۆن هەتا ئاڵێن هینی ئاودێرەکانی زمانی ساسانیە. لێرە ناوچەیەکی مێژووی زۆر کۆنە کە هەتا یعنی چەند شوێنێکمان هەیە لێرە بە ناوی شوێنی یعنی عیبادەتی پیرشالیاری هەورامان کە گوایە لەم ناوچەیە ماوەیەکی زۆر ماوەتەوە. ئەم ناوچەیە کۆمەڵێت دێی بە دەور و پشتای وەکو دەی زەردەهاڵ لە خوارەوە، ئەمە لێرە دەی گوڵپە، لەم دیوە دێی هانەی دن، لەو دیوە زەڵم لە خوارترەوە ئەحماوە، ئەمە سەرگەرد لە پشتمانەوەیە. ئەم ناوچەیەکی زۆر کۆنی مێژوویە کە مێژۆکەی هەتا ئەڵێنە گەڕێتەوە بۆ سەدەمی ئەوەڵی ساسانەکان. ئەوەی کە ئەم ناوچەی زۆر گرنگ و ناودار کردووە مەرقەی مبارەکی حەزەتی شێخ سامەدین ڕەحمەتی خوای لێبێ کە لە بەردەممانایە. شێخ سامەدین ڕەحمەتی خوای لێبێ ساڵی 1861 لە تێوەڵە لایکە بێ کە شێخ سامەدین کوڕی شێخ محەممەدی بەهادینە و ئەویش کوڕی شێخ عوسمانی سراجەدینە کە لە تێوێڵە بوون. شێخ عوسمانی سراجەدین بە بنەچە ئەگەڕێتەوە بۆ شێخەکانی نوعێمی کە ناوچەی حەمرینەوە هاتوون و لە هەورامانان نیشتەجێ بوون. ئەم پیاوەیان ینی شێخ عوسمانی سراجەدین کە ئەبێ بە خەلیفەی مۆلانا خالیل بەغا ئەگەڕێتەوە لەم ناوچەیە. ئەم ناوچەیە بە هێمنی و بە نەرمونیانی خۆی بە حکمەتی خۆی ئەم ناوچەیە منەوەرەکاو پێش طریقەی نەقشی لەم ناوچەیە طریقەیەکی تر بووە بە توانای خۆی ئەتوانێت ئەو طریقەی پێشووە کە لە شەریعەت لایە بوو دایپۆشێ بە طریقەی نەقشی و دووبارە خەڵکی ئەم ناوچەیە بگەڕێنێتەوە بۆ شەریعەت. کاتێک کە شێخ عوسمانی سراجەدین وەفاتەکە شێخی حسامەدین تەمەنی 6 ساڵانە بێ و پاشان کە شێخی باوکی شێخ محەممەد بەهادین وەفاتەکە شێخی حسامەدین تەمەنی 20 ساڵانە بێ تە دوایەوە خلافەت وەرەگرێت لە باوکیەوە مرشیدی وەرەگرێ و ئەبێ بە مرشیدی طریقەی نەقشی لەم ناوچەیە. جنابی شێخ چەند ژنی هەبوو؟ جنابی شێخ دوو ژنی بووە. کێوکیە؟ خاتی پێرۆز و خاتمینا. بەڵێ خاتمینا کوڕ و کچێکی لێ بووە، ئەوی تری شێنێت 4 کوڕی لێ بوو، شێخ محەممەد و شێخ مەعتەسەم و شێخ ڕاغی. بەڵێ ئەوە کوڕیەوە شێخ سامەدین. شێخ سامەدین برای هین بووە، کوڕی شێخی بەهادین و شێخی بەهادین برای شێخ عومەری بیارە بووە. شێخی شێخ عومەری بیارە و باب گەورەی شێخ سامەدین کوڕی شێخی سەرڕەدەدین بوو لە تەوێڵە. بەڵێ باوکم لێرە خزمەتکاری شێخ سامەدین بووە، 88 ساڵ خزمەتکاری بووە تا وەفاتی کرد. من لە خورماڵ بوو لەگەڵ شێخ سامەدین مەلیک فەیسەڵی یەکەم هاتە خورماڵ وتی شێخ وتمان قوربان ئەوە مەلیک هات بۆ لات وتی جەبا مەلیک بێ مەلیکی خۆی منی شێخی خۆم وتی تەشریفی برد بۆ لای تەوقەی لەگەڵا کرد وتی تەماش گەرەک بوو مەلیک بچێتە مزگەوتەکەەوە بە پێڵاوە نەوی لە باڵی وتی قوربان ئێمە ئەشێ بێ بەدڵ نوێژە بچینە ناو مزگەوتیەوە مزگەوتی حەزرەتی عومەرە ئێمە حەدمان چێ بە پێڵاو بچین ماڵخۆوە. وتی دوو ئینگلیسی لەگەڵا بوو فەرمووی ئەوە شێخی فەرموو وتی ئەوەی فەرمووتی ئەرسم وتی قوربان هاتوو معاش ببرمەوە بۆ خانەقای باخەون وتی تا دوو کڕە هەر جوابی نەداوە. لە دوای دوو کەڕێتە وتی من معاشی هیچ حکوومەتێکم ناوێ ئەگەر معاش خۆری حکوومەت بم ئەشێ ملکەت بم ملکەتی خوا جاتە ملکەتی کەناوە.
شێخی حسامەدین ڕەحمەتی خوای لێبێ وەکو مجەدیدێک حسابی بۆ کرێ کە گۆڕانکاری لە طریقەتەکەی نەقشیا کرد لەوانەی پێش خۆیان یعنی ئەم قۆناغی کە شێخ حسامەدین بەڕێوەی ئەبرد ئەو مدەیە زۆر جیاوازترە لەو قۆناغی کە شێخی باوکی محەممەدی بەهادین و لەگەڵ عوسمانی سەراجەدینی باپیری ئەوان بەڕێوەیانە برد گۆڕانکاری تاکرد ئەم هاوتی من تەنها شێخی مرشیدی طریقەی نەقشی نیم بەڵکو قادریش هەر لە خۆمانە سوهرەوەردیش لە خۆمانە کوبرەویش و چەشتیش ئێمە هەمومان یەک طریقی هەمووی طریقی خوایە لەبەرەوە فەرقی نەکرد هەمویان سەدانیان نەکرد یەکێک لەو شتانەیەکەوە لە سەردەمی خۆیان کردی فەرمووی ئەبێت لە پاڵ هەموو خانەقایەکە لە ناوچەکانمان جە دەسەڵاتی ڕۆحی ئەوە کە دەسەڵاتێک بوو لە منتیقەی ڕۆژهڵاتی ناوڕاست گەورەتر بوو هەر لە پاکستان و ئەفغانستان و تورکیا و شام و هەتایەتە خوارەوە بۆ نیوەدورگی عەرەب هەتا ئەوێت دەسەڵاتی ڕۆحی ئەم پیاوە هەبوو نزیکی 4000 خەلیفەی هەبوو هەندێک لە نووسەرەکانی واڵێن بەڵام هەندێک لە نووسەرانی ئەمڕۆڵێن گوایە تقریبا 200 خەلیفەیەکی بووە بەڵام نووسەرەکانی لە کتێبەکە کە من کردومەتەوەڵێت 4000 خەلیفەی هەبووە نزیکی 4 ملیۆن لە منسوبی هەبووە. ئەم میوانە خۆشەویستانە لە تورکمان سەحراوە لە ئێرانەوە هاتوون کە خۆشەویستی شێخی گەورەمان شێخ حسامەدین بۆ زیارەتی ئەو هاتوون. جەنابەت چیت هەیە بۆ جەنابی شێخ؟ جەنابی شێخ گەورەست، جەنابی شێخ مەزنە، مرۆڤێکی زۆر گەورەیە، کامل و مکمل بوو دە موریدانی دارن، مرشدێکی گەورە بووە، ژمارێکی زۆر موریدی هەبووە کە ئێستا هەمویان خانەدانی گەورن. هەر کەسێک لەگەڵ ئەو موریدانە تێکەڵاو بێت و هاتوچۆیان بکات و لە دڵەوە پەیوەندی لەگەڵیانە هەبێت، خوای گەورە هەم لەم دنیا و هەم لە قیامەت پێی دەبەخشێ، چونکە ئەوان ئەولیای خوددان. خودداش لە قورئاندا دەفەرمێ بۆ ئەولیاکان خەوف و ترس نییە، ئەوان هەرچیان لە خوا بوێت پێیان دەدات. بۆچی؟ چونکە خوایان ڕازی کردووە، ئەوان خوایان ڕازی کردووە و خوش ئەوان ڕازی دەکات. مجدید ئاوا بێ مجددە بێ لە سەردەمی خۆیان جیاوازی زۆری کردی بێ. مەسەلا لە هەڵەبجە جوولەکەکان یەن بۆ لای ئەم ئەڵێن دارمان بەرێ بۆ کەنیسە دروستکەین، کەنیسە ئەوە دارە بڕۆ داربەرن. خەڵکی هەڵەبجە بۆ داریانەیەتێ ئەڵێ سبەینێ ئەم کەنیسەیە بێ بە مزگەوت. ئەو کەنیسەی هەڵەبجە جوولەکە چوونە بۆ ئیسرائیل بوو بە مزگەوت نایانە مزگەوتی ئەحمەدی. یعنی کەراماتی شێخ دووربین بوو، زۆر دووربین بوو. یەکێک لە کارە جوانەکانیشی کە لێبوردەی ئاینی زۆر جوانی هەبووە ئەوە بوو کاتێک کە شێخ موعتەسەمی کوڕی لە ئێران کە نوێنەری خۆیە بێ لە ئێران لەگەڵ بنەماڵەی حەقیقیە کە بنەماڵەیەکی گەورەی ئاینیە بن بەڵام لە ئیسلام لایەن ناوە لەگەڵ ئەوانە ئێوە زەواج بکە کە کچەکەیان مارەیەکە هەندێک لە خەلیفەکان ناڕازیە بن بەڵام ئەوە فەرمی قەیناکە ئەوە هینی ئیشی خۆیانە. پاش 2 ساڵ ئەو بنەماڵەیە هەمویان یەنە لە بەردەمی ئەما تۆبەکەن و تۆبەدا ئاگەنیان ئەو بنەماڵە هەمویان ئەگەڕێن بووە. ڕەزا شا نامەی بۆ نێرێ کە بێ بۆ تاران و لێ بێ کۆبچن بۆ لای ئیمام ڕەزا ئەم ڕەفزیەکە ئەڵێ من بە شێوەیە تێکەڵی دەسەڵات نابم. ئەتا تورک نامەی بۆ نێرێ ئەڵێ وەرە بۆ ئەستەمبول بۆ ئەوەی مەعاش و بۆ خۆت و بۆ هەموو خانەقاکان و تەجەکان ببڕمەوە. ئەوە لە من تێکەڵی دەسەڵات نابم. کاتێکە مەلیک فەیسەڵی دووهەم یە بۆ سلێمانی پیاوێکە نێرێ بۆ خزمەتی کە بچێ بۆ سەردانی ئەڵێ من ناتوانم توانای ئەوەم نییە خۆیە پەڕێنێتەوە بۆی کەوا ناچێ بۆ لای ئەویش ئەڵێ توانای ئەوەی نیەم بۆ هەڵەبجە یە بۆ هەڵەبجە و هەر ناچێ بۆ لای دوایەکە ئەڵێ ئەمە فەرمێ من پیرم توانام نییە ئەڵێ ئەو پیرە باوکمانە ئێمە چین بۆ لای یە بۆ خورماڵ تر لێرە موریدەکانی ئەڵێن دڵی ئەو پیاوە مەشکێنە با ئەوە شتمان حازر کردووە ئەسپمانمان حازر کردووە با بڕین بۆ زیارەتی بۆ لای مەلیک فەیسەڵ ئەچن بۆ خورماڵ لە خزمەتی مەلیک فەیسەڵا بڕین ماوەیەکی باش دانیشن. مەلیک فەیسەڵ کەیت بێتە ناو مزگەوتەکەەوە بێتە ناو مزگەوتەکەەوە بە پێڵاوە ئێتر پێ فەرمیە
أفرمي إنك بالوادي المقدس طوى يعني تولى شوينكي بيروزاي أبي بلاوكان داكني فخلع عليك بلاوك أول كلا آياته لسوتي كبو موسى خوي جوري بو موسى فرمي بلاوكان داكنا ولا أمواديوا أبيش بيري بلاوكان داكنا بوشي ويا أم شيخي حسام الدين رحمة الله عليه لقلد صلاة بهي شيويك نايتوا ناوي الله صلاتي من ذو صلاتي أم خليفانا أم باشانا قولترا من صلاتي خواي خوم ناقور موا كخواي قولي بي بخشيوم بدا صلاتي أم عبداني كوا خليكي ظلم وزور نوت بهي شيوي تكلا ناوي حتى أوان شنجال يعني كبارا ببرنو بو همو خانقا كانوا بو شونا كانيان وقفي بوب كان أول يوم من تكل نابو بيسم بينيو من هرب باري أو مريداني خوما نجينو خويا خدمتي خويا كان بيسم بارنيا لكوتايدا شيخي قورمان شيخ حسام الدين هر لمدي لدي باخكون صالي 1939 وفاتكاو گۆڕی مبارەکی ئەوە لە پشتمانەوەی و بنەماڵەکەی کوڕەکانی هەمویان گۆڕەکانیان لە پاڵ خۆیەتی و خی گەورە لە هەموو لایەک خۆش بێت.